گەر ئێوارەیەک پەنجەرەکە بکەمەوە و دیمەنێکی لەم شێوەیە ببینم چی دەڵێم؟ ئایا فیشەکی هەوایین؟ نەخێر. ئەمانە مانۆڕی کۆمەڵە درۆنێکە کە لەم ماوەی دواییدا زۆر برەوی پەیدا کردووە. لەم کارەدا 2000 درۆن بەکار هاتووە. هەریەک لە تیشکەکان لە درۆنێکی جیاوازەوە هاتووە. هەریەک لەوان بزوێنەر و پەروانەیەکی جیاوازیان هەیە. پێگەکانیان بە وردی دیاری دەکرێن. پرۆگرامێکی تایبەتیش بەکار دەهێنن. هەمووشیان لە یەک کۆمپیوتەرەوە کۆنتڕۆڵ دەکرێن. ئەمە یەکێکە لەو هەزاران درۆنەی بینیتان. ئەمەیان لە هەرە سادەکانە. ئەمە باتری تایبەتی خۆی هەیە و 4 جۆر تیشی جیاوازی هەیە. کۆنتڕۆڵێکی هەیە کە لە دوورەوە ئاراستەی پێدەدرێ. لە ڕێگەی خێراکردن یان خاوکردنەوەی فڕینەکەی پێگەی درۆنەکە دەگۆڕێ. جێدی شیمیدکە فۆتۆگرافەرێکی تایبەت بە وێنەکانی بۆشایی ئاسمانە. لە ساڵی 2013 سەد نیە بۆ لای لە وێنەیەکدا کۆ کردەوە کە لەلایەن هەبڵەوە وێنەیان گیرا بوو. تابلۆیەکی لەم شێوەیە دروست بوو. هاوشێوەی دیمەنی ملیۆنان درۆنەکە بێپەروانە ملیاران ڕەنگ پەخش دەکەن. هەر یەکەیان شاکارێکی ناوازەی تیشکدانەوە و ڕەنگن. بابەتەکەی ئێمەش سیستەمی گەردوونە کە کۆمەڵی خۆری ئێمەشی لەخۆ گرتووە. ئەمانە چۆن دروست بوون و لە ڕێگەی چیەوە کۆنتڕۆڵ دەکرێن؟ هیپۆتێز شتێک نییە کە بە تاقیکردنەوەدا تێپەڕی بێ بەڵکو و گریمانەیەکە. بۆ نمونە پشیلەکەتان مرخەمرخێتی. گەر بڵین لە سچی ئەم پشیلەیەدا ڕۆبۆتێک و کۆمەڵە خلۆکێکن لەمانەوە ئەم دەنگە دەردەچێ. ئەمە دەبێتە هیپۆتێز. واتە گریمانەیە کە پشتی بە کۆمەڵە لێکۆڵینەوەیەک بەستووە و دەبێت بە تاقیکردنەوەدا تێپەڕێ. هیپۆتێزی نێبۆلاکانیش بەو شێوەیەیە. با تەقینەوە گەورەکە بە بیری خۆماندا بهێنینەوە. دوای ئەوەی 9 ملیار ساڵی بەسەردا تێپەڕی، اینجا کۆمەڵی خۆر دروست بوو. گەر 4.5 ملیار ساڵی تری بەسەردا تێپەڕێت ئێمە دەینە دنیاوە. باشە ئەمانە چۆن هاتنە ئاراوە؟ وەڵامی دنیای زانست بۆ ئەم بابەتە بە هیپۆتێزی نێبۆلا ناو دەبرێت. زانایان دەتوانن لە ڕێگەی پرۆگرامە کۆمپیوتەرەکانەوە بە شێوەی لاساییکردنەوە سیمیلاسیۆن بۆ 4.6 ملیار ساڵ بۆ پێشێستا بگەڕێنەوە. دواتر لە ڕێگەی یاسا فیزیاییەکانەوە ئەوە دەخەمڵێنن کە هەسارەکان چۆن شێوەیان وەرگرتووە. ئەو ئەستێرانەی بە تێپەڕینی کات وزەیان تەواو دەبێت و خامۆش دەبن. تەقینەوەی سوپەرنۆڤا دروست دەکەن. ئەو وێرانەیەی دوای خۆیان بەجێ دەهێڵن وەک خانەی لە دایکبوونی ئەستێرە نوێیەکان تەماشا دەکرێن. هەر یەک لەم تەقینەوانە لە دوای خۆیان گاز و هەوری تۆز لە دوای خۆیان بەجێ دەهێڵن. ئیدی هەر یەک لە گازەکانی هایدرۆجین و هێلیۆم بە شێوەیەکی ئاوارە لە بۆشایی ئاسماندا دەسوڕێنەوە. کۆبوونەوەی ئەم تۆز و هەورە گازیانە کە بە تێپەڕینی کات دروست بوون بۆ پێکێنانی چەقی کۆمەڵی خۆر دەکەونە جوڵە. ناوچی ئەستێرەکە لە هەمان کاتدا بە پرۆتۆ ناو دەبرێت. لە ژێر پەستانێکی لە ڕادەبەدەر و هێزی ڕاکێشان گردەگرێ. ئیدی تۆز و هەورە گازیەکانی چواردەوری جۆرێک لە شکلی سەرەتایی تایبەت بە خۆیان وەردەگرن. با لە نزیکەوە تەماشایەکی بەشێکی بچووکی ئەو سیمیلاسیۆنە بکەین کە بۆ ئەم بابەتە کراوە. گردبوونەوەی بچووک بچووک. ئەو ڕووناچیە بچووکانەی لە نێو بازنەکەدان بە ناوچی ئەستێرەکانە ژمار دەکرێن. ئەمانە بە نیمچە هەسارەیش ناو دەبرێن. هێندەی بەردەچەوێک دەبن. بەڵام لە ژێرپەستانی سەدان مێگاباری بۆشایی ئاسماندان. گەورەبوونی ئەستێرەکان بەم شێوەیە دەست پێ دەکا. ئەو گەردە تۆزانەی کە هێندەی دەنگکۆڵەکانی گەنمێک دەبن لە ڕێگەی هێزی ڕاکێشانی تەنۆلکە، زەبری گۆشەی و شەپۆلی لەرەوە دڵۆپەی تاشە بەردینەکان دروست دەبێ کە بە کۆنتڕۆڵ و ناو دەبرێ. ئیدی هەندێک لەمانە دەبنە هەسارە گەلێک کە تیرەکەیان خۆی لە 100 یان 1000 کیلۆمەتر دەدات. هەندێکیشیان دەبنە ئەستێرەی کلکدار و هەسارەی بچکۆلانە. واتە ئەوەی مرۆڤ هەتا ئێستا زانیویەتی چیرۆکی دروستبوونی ئەو کۆمەڵەی خۆرەی کە هەزاران ساڵەوە کاتژمێر کار دەکا بەو شێوەیەی سەرەوەیە. بە گوێرەی هیپۆتێزەکە ئەو کارکردانەی ئەم پەرەسەندەی فراهەم کردووە ئەمانن: هێزی ڕاکێشانی تەنۆلکە، هێزی ئەلێکترۆمەگنەتیکی، هێزی لاواز، هێزی گەورە. هەروەها جگە لەمانە پەستان و زەبری گۆشەی تەنەکانی ژڕۆڵیان بینیوە. باشە ئەم هێزانەی باسمان لێوە کردن کۆمەڵە هێزێکی خاوەن ئاگایین یاخود ئاگاییان نییە. بەڵام کاتێک دەڵێم ئەمانە ئاکتەری سەرەکی پێکێنانی گەردوونن، ئەمە بەواتای ئەوە دێ کە تەواوی ئەم هێزانە خاوەن عەقڵ و ئاگاین. ئەم درۆنانە لە ژێرکاریگەری هەمان هێزدان. لە پشدەم کارەوە مرۆڤ هەماهەنگی زانست و کۆمپیوتەرەکان دەبینینەوە. گەر لە هەمان شوێنەوە ئاراستە نەکرێن پێکدادان لە نێوانیاندا ڕوودەدا. هەر بۆیە هەمویان لە هەمان کۆمپیوتەرەوە ئاراستەی فڕین وەردەگرن. زۆر جار بۆ باسکردنی کۆمەڵەی خۆروشەیەکی سیحراوی بەکاردەهێنن. وا دەزانن بە بەکارهێنانی ئەم وشەیە بە تەواوی کێشەکان چارەسەر دەبن بە شێوەیەکی بەربڵاو. لە نێوان بیردۆز و هێپۆتۆزەکاندا چاومان بەم موشانە دەکەوێ. ملیۆنان ساڵ، هەزاران ساڵ و ملیاران ساڵ. ئەمانە وشە سحرەکانن. بۆ نمونە گەر بڵێ ئەم ڕووداوە پێش 4.6 ملیار ساڵ ڕوویداوە، ئیدی وەک ڕووداوێکی زۆر سادەی لێدێ. لە چواردەوری خۆر تۆزێکی دێو ئاسا و بگرە هەوری تاشەبەردی بچکۆلە هەیە.
ئەمانە دەست دەکەن بەوەی لە چواردەوری یەکتر کۆ ببنەوە. بۆ نمونە من دەچێشم بەم کتێبەدا و بەرەو پێشەوە دەڕوە، جارێکی تر پێیدا دەچێشم. هیچ کام لەم پێدا چێشانانەش ئامانجدار نین کە نەخشەی بۆ دانرابێت، بەڵکو هەمویان ڕێکەوتن. هەر پێیدا دەچێشیت دەست دەکات بە خولانەوە. کاتێک دەستی بە خولانەوە کرد، ئەم جارە چواردەورەکەیشی دەست بە خولانەوە دەکەن. ئیدی لەلایەک خۆت دەخولەیتەوە و لەلایەک خۆر ڕاددەچێشێت بەرەو خۆی. هێواش دەشێت بکەوێتە ناو خۆرەوە. ئەی لەبەرچی ناکەوینە ناو خۆرەوە؟ چونکە هەمووان ئەوانەی تر ڕادەچێشن. بە شێوەیەکی زۆر هەڕەمەچی لە بارودۆخێکی زۆر هەڕەمەچیدا یەک دنیا هەسارە دروست دەبن. بە گوێرەی قسەی ئەم جۆرە زانایانە هەموو شتێکی ناو ئەم گەردونە هەر لە خۆیانەوە و بەڕێکەوت دروست بوون. بۆ نمونە دەڵێ دەشێت بکەوینە ناو خۆرەوە بەڵام ناکەوین، چونکە هەموو تەنەکان یەکتری ڕادەچێشن. لە هەلومەرجێکی زۆر هەڕەمەچیدا یەک دنیا هەسارە دروست بوون. ئەم تۆزە دواتر گۆڕا بۆ هەسارەکەی ئێمە. بەڵام ئەم پارچە تۆزە بچووکانە چۆن دەتوانن دنیاکەی ئێمە دروست بکەن؟ ئەمانە داڕمانی کۆمەڵە بەردێکن کە بەهۆی هەژانی چینەکانەوە دەکەون. بیر لەوە بکەنەوە کە ئایا دەشێت لە داڕمانی ئەم کۆمەڵە بەردەوە بە تێپەڕینی کات پێکاتەیەکی لۆجیکی دروست بێت؟ وا بیر بکەنەوە کە پارچەی ئەم تاشە بەردانە دەڕژێنە ناو بۆشایی ئاسمانەوە، گەریمان ملیۆنان یان ملیاران ساڵ تێپەڕێت و لەمانە کۆمەڵەی خۆری ئێمە بێتە ئاراوە. ئایا لە داڕمان و وێرانبوونەوە گەر ملیاران ساڵیش تێپەڕێ سیستەمێکی لەم شێوەیە دێتە ئاراوە؟ بەڵام تێپەڕینی ملیاران ساڵ لە جیاتی سیستەم ناڕێکی دەهێنێتە ئاراوە. گەردەیان هەزار ساڵ بەسەر ئەم تەلارەدا تێپەڕێ هیچ کاتێک تۆکمەتری ناکە. دروستبوونی گەردونیش لە دار و پەردووی داڕماوەوە وەک ئەوەیە بڵێ تەلارێکی کۆن بە تێپەڕینی کات خۆی نۆژەم بکاتەوە. واتە لە شتێکی لەم شێوەیەوە شتێکی ئاوەها بێتە ئاراوە، یان لەمەوە ئەمە دروست بێت. ناوازەترینی شاکارەکان بە تێپەڕینی کات دەڕوخێن، بەڵام لە دار و پەردووی داڕماوەوە شاکارێک دروست نابێت. ئیدی هەر چەندێک کاتیشی بەسەردا تێپەڕێت. دەشێت بە کورتی هێپۆتێزی تێبۆلاتان بۆ باس بکەم. ئێستا ناو هەردوو دەستم بەتاڵە. لە شوێنێکی ئەم نزیکانە تەقینەوەیەک ڕوویداوە. سەرنجامی ئەم تەقینەوەیە تۆز و هەورەگازیەکان دروست بوون. دواتر ئەمە ملیار ساڵی بەسەردا تێپەڕی. سەرنجامی خولانەوە لە بۆشایی ئاسماندا ئەم سوورەیان دروست بوو کە ئێمە بە خۆر ناوی دەبین. دواتر ئەم شینەیان دروست بوو کە ئێمە بە دنیا ناوی دەبین. هەر یەک لەمانە پارێزگاریان لە قەبارەی خۆیان کرد، بەڵام لە هەمان کاتدا تەوەرێکی موگناتیزیش هەیە. ئێستا دوو هەسارەمان هەیە کە خاوەنی تەوەرەی موگناتیزین. لە سایە ئەو هێزە موگناتیزیی هەیەانە یەکیان نەگرت. من هەر لە خۆمەوە ناتوانم بە چواردەوری یەکتردا بیان خولێنمەوە. هەر یەک لە خۆر و زەوی بە گوێرەی قەبارەی خۆیان هێزی ڕاکێشانی تەنەکانیان هەیە کەوایە دەبێت خۆر زەوی ڕابکێشێ، بەڵام ئەمە ڕوونادا. هۆکاری ئەمەی ژەوەیە زەوی هێزی دژە چەقی تایبەت بەخۆی هەیە و بەهۆی خولانەوەی بە چواردەوری خۆیدا لە خۆر دوور دەکەوێتەوە. بەم شێوەیە جۆرێک لە هاوسەنگی لە نێوانیاندا دروست دەبێت. بە گوێرەی هیپۆتێزەکە هەر یەک لە هێزی ڕاکێشان زەبری گۆشەی و هێزی دژە چەق بە هەر شێوەیەک بووە لە نێوان خۆیاندا ڕێککەوتون و ئەم سیستەمەیان دروست کردووە. کۆمەڵەی خۆر بەتەنیا لە زەوی و خۆر پێک نەهاتووە، بەڵکو تەواوی هەسارەکان پەیوەندیان لەگەڵ یەکتردا هەیە. هەروەها ئەم سیستەمە ڕێکوپێکە هەزاران ساڵە گۆڕانکاری بەسەردانایە. مرۆڤ وێڕای ئەوەی کارامەیی و عەقڵی بەکاردەهێنێ، گەر ئامێرێک بەکار نەهێنێ ناتوانێ بازنەیەکی ڕێک بچێشێ. کێشانی بازنەیەکی بێلێک کەوتە بەسەرکەوتن ئەژمار دەکرێت. پێش 5 ملیار ساڵ دروستبوونی هەسارەی زەوی لە گۆشەیەکی چەپەکی کاکێشانی ڕێگەی شیری ئەگەرێکی هەتا بڵێ لاواز بوو. وەگەوە بوو دوو شەشت لە 2000دا بۆ بێتەوە کە هەر یەکەیان هەزاران ڕوویان هەبێ. هەر یەک لەم زارانە 6 لایەن هەیە. لە کاتی هەڵدانیاندا ئەگەری هاتنی دووشەش یەک لەسەر 36ە. زۆرترین ڕووزارێک هەی بێ 120 ڕووە. گەر 14400 جار هەڵی بدەم، اینجا ئەگەری ئەوە هەیە تاکە جارێک هەردوو ڕووەکەی دووشەش بێتەوە. اینجا بیر لەوە بکەنەوە کە ئەمە زارێک بێت بە هەزاران ڕووەوە. بۆ ئەوەی هەسارەیەکی وەک گۆی زەوی بێتە مەیدانەوە دەبێت یەک دنیا هۆکار پێکەوە لە هەمان کاتدا کۆ ببنەوە. دووری تەواو، قەبارەی تەواو، هەروەها مانجێک لە شوێنێکی دیاریکراودا هەبێ. هەموو هەلومەرجەکانی سەرزەوی بۆ ژیان ڕەخساون. بۆ ئەوەی دنیایەکی وەگەوەی ئێمە دەست بکەوێت پێویستت بە زۆر کارتی ئێس هەیە. ئیدی هەر چۆنێک بووە لەم قومارەدا خەڵاتەکە بۆ کۆمەڵەی خۆری ئێمە دەرچووە. گەر بڵین ئەم هەموو هەسارەیە بەڕێکەوت کۆبوونەتەوە قسەکەمان هیچ بنەمایەکی لۆجیکی نییە. دەشێت لێرە داوتەکەی ئەنیشتاین بە بیرخۆمان بهێنینەوە کە دەڵێ خودا زار هەڵ نادات. بۆ ئەوەی دنیاکەی ئێمە ڕێک لەم شوێنەی ئێستایدا بێ پێویست بەوە دەکا بچینە پشت ئەگەرە گەردونیەکانەوە. ئایا لە ڕێگەی ڕێکەوتەوە هیچ دروست نابێت؟
لایەنی زۆر شتێکی لەم شێوەیە دروست دەبێت، بەڵام بۆ دروستبوونی تابلۆیەکی لەم شێوەیە ڕێکەوت بەش ناکات، بەڵکو پێویستی بە هونەرمەندە. ماڵپەڕێک لە ئینتەرنێتدا هەیە کە دەشێت بە شێوەی ڕاستەوخۆ تەماشای کۆمەڵەی خۆر بکەیت. بۆ نمونە کۆمەڵەی خۆر لەمڕۆدا بەم شێوەیەیە. هەروەها دەشێت بە گوێرەی خشتە ڕۆژمێریەکەی ناوی بۆ دواوە بیگەڕێنیتەوە. گەڕامەوە بۆ ساڵی 2009 5 تەمموز، کاتژمێر 10:48 خولەکی بەیانی. ئەمە شوێنی عەتارد و دونیا و ژوپیتەرە. تەنانەت دەشێت بۆ داهاتوش بڕۆم. هەتا ساڵی 2050 هاتم لە 24 ئەیلول کاتژمێر 12:05 خولەکی دوای نیوەڕۆ. وێنەی کۆمەڵەی خۆر و هەسارەکان بەم شێوەیەیە. عەتارد، ڤینۆس، زەوی. دەشێت کاتژمێرەکەی دەستمان چەند خولەکێک هەڵە بکە، بەڵام لە کاتژمێرەکەی گەردووندا هەڵە نییە. هەستیارەک لە گەردووندا هەیە کە تەنیا کاتژمێرە ئەتۆمیەکان دەتوانن پێوانەی بکەن. واتە لە ئێستاوە دەتوانمەوە بزانم کە لە ڕۆژێکی ساڵی 2050 خۆر لە چ کاتژمێرێکدا هەڵدێ، واتە سیستەمەکە هێندە ڕێکوپێکە. ئیسحاق نیوتن یەکێک لە زاناگەورەکانی فیزیایە، بە دامەزرێنەری زانستی فیزیا و گەردوونناسی مۆدێرن هەژمار دەکرێت. نیوتۆن شاکارێکی زۆر گرنگی بەناوی بنەماکانی ماتماتیک هەیە. ئەو هاوچێشانەی لەم کتێبەدا خراونەتە ڕوو، تەنانەت لە یەکەمین ئەو کەشتی ئاسمانیانەدا بەکارهات کە لەسەر مانگ نیشتەوە. لەم کتێبەیدا دەڵێت ئەم سیستەمە جوانە کە خۆر، هەسارەکان و نەیزەکەکان دروستیان کردووە، بەتەنیا لە ڕێگەی بوونەوەرێکی بەهێز و ئاقلەوە دەتوانێت بەردەوامی بەخۆی بدات. ئەم بوونەوەرە ڕێکخەری هەموو کارەکانە، واتە بەتەنیا ڕۆحی دنیا نییە، بەڵکو باڵادەستە بەسەر هەموو شتەکانی ناویشیدا. لەبەرەم باڵادەستی ڕەهایەشێتی بە خودا ناو دەبرێت. سەبارەت بە کۆمەڵەی خۆریش بەسەرهاتێکی نیوتۆن دەجێڕنەوە. نیوتۆن داوا لە هاوڕێیەکی هونەرمەندی دەکا کە مۆدێلێکی کۆمەڵەی خۆری بۆ دروست بکە. تەواوی ئەندازە ماتماتیکیەکانی پێدا بوو. هاوڕێکەی لە دوای خەریکبوونێکی زۆر مۆدێلەکەی دروست کرد. ئیدی کۆمەڵەی خۆری لە مسی سپی دروست کرد. هەریەک لە هەسارەکان بە گوێرەی ئەو پێودانگەی نیوتن پێیدا بوو دروست کرابوون. لە ڕێگەی دەستکێکیشەوە هەموو هەسارەکان لە خولگە تایبەتیەکەی خۆیاندا دەخولانەوە. ڕۆژێکیان هاوڕێیەکی سەردانی کرد کە بانگەشەی ئەوەی دەکرد گەردوون هەر لە خۆیەوە دروست بووە. کە مۆدێلەکەی بینی زۆری بەدڵ بوو. بە هێجانەوە وتی: وای چەندە جوانە! ئەمە چێ بۆی دروست کردووی؟ سەرەتا نیوتۆن خۆی لێکەڕ کرد. کە هاوڕێکەی پێداگری زۆری کرد گوتی: بە کەسم دروست نەکردووە. هاوڕێکەی وای زانی لە پرسیارەکەی تێنەگەیشتووە. گوتی: ئەم مۆدێلت لە لای چ دارتاشێک دروست کردووە؟ نیوتۆن کەمێک پێکەنی و گوتی: کەس دروستی نەکردووە، هەر لە خۆیەوە دروست بووە. هاوڕێکەی وای زانی کە نیوتۆن گاڵتەی لەگەڵدا دەکات. بە کەمێک تووڕەیەوە گوتی: بێگومان کەسێک دروستی کردووە، ئیدی لەبەرچی لەمنی دەشاریەوە. نیوتۆن ئەم جاریان بە زمانێکی بەڕێزەوە گوتی: ئەم مۆدێلە جگە لە تەقلیدێکی ناچیزی سیستەمێکی زۆر ناوازە کە یاساکانی دەزانین هیچی تر نییە. من ناتوانم قەناعەت بە تۆ بکەم کە ئەم مۆدێلە دروستکەرێکی نییە. بەڵام تۆ بانگەشەی ئەوە دەکەی کە سیستەمە ڕاستەقینەکەی ئەم مۆدێلەی لەسەر دروست کراوە دەشێت بێ بەدیهێنەر هات پێتە ئاراوە. ئێستا پێم بڵێ بە چ لۆجیکێک گەیشتووی بە سەرنجامێکی بێ سەروبەری لەو شێوەیە؟